لسيري خستخاني عشقا ئەوی سەوزەی کەواشینە لەسەر هەر خەستە دێ خوێندنی یاسینە یاشینە شەهیدی غەمزەیە بەعزێ سەقیمی عیشوەیە جەمعێ دیارە سەرنویشتی ئەهلی دڵ یاشینە یاسینە لە بەنگ ئەم بەنگیانە چی دەبینن خۆ لە خۆ گۆڕان لە دنیادا مەداری عەیش و خۆشی خۆ نەناسینە بەسەر دڵدا لە قاپی فەیزەوە دێنەش ئەپەی دەرپەی چ غەمزەی دیدە مەخمورێکە ئەم شەو کون دەکا سینە هەناسەمدا بەناڵە عەرزی حاڵی کەم کە تاساوە لە خوێناوی دڵ و جەرگم دەروونم کەیلە تاسینە لە عالەمدا علامەی سوبحی حەشر ئەمشەو بەیانیدا خدا عالم لە چاکی ئەو بەرۆکە دەردەخا سینە مەلا تەڵقینی مەحویدا نەدا حەبل المەتینی ئەو لە جێگەی زەل لە زەیلی ڕەئفەتی تاها و یاسین. بسم الله الرحمن الرحيم الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ئەوانەی باوەڕیان هێناوە و دڵیان بەیادی خوددا ئارامەگرێ لە شەوێکدا کە هەر هەنگاوێک دەبێتە قۆناغێک لە قۆناغەکانی گەیشتن لە کاتێکدا کە هەر ساتێک دەبێتە مەقامێک لە مەقامەکانی عیرفان لە ڕێگایەکدا کە مەحوی پێی دەڵێ بەحری پڕتەشویری عیشق ئێمە لێرەین تا لەگەڵ مامۆستا ئامان ژاشڵەی قوڵ ببینەوە لە قۆناغەکانی گەشتی سۆفی. خۆشەویستان و ئازیزان سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم لە ڕازێکی دیکەی بەرنامەی ڕازی دڵان بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. زۆر بەگەرمی بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە جارێکی تر بە خێرهاتنی مامۆستای خۆشەویست و ئەزیز مامۆستا ئامان ژاشڵە یەکەین یاخوا بەخێر بێن سەر و سەرچاومان. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا وحبيبنا وشفيعنا محمد وعلى آله الطاهرين وصحبه الطيبين. بناي خواي بخشندي مهربان جاري تريد من سپاسی جنابتانەکەم و ستافی بەرنامە و ئەم کەناڵە ئازیزە. سپاس بۆ بینەرانی بەڕێزیش کە کاتی خۆیان تەرخانەکەن لە ئەڵلقەیەکی ترا دیسان ئێمە لە درێژەی باسی تەسەووفە هەندێک قسە بکەین. زۆر سپاس بۆ ئەم درخەتانەکەیان مامۆستا زۆر کەس پێیان وایە کە تەسەووف بەو زاراوەیە لە دەقە پیرۆزەکانی قورئان و سنەتی پێغەمبەر درود و سەلامی خوای لێبێ نەهاتووە. با لێوە بچینە ناو بابەتەکەوە. بەڵێ ڕاستە ئەوە هەندێک لەوانەی کە ڕووکەشبینن لەو مسلمانە سادانەی کە تەنها دەرەوەی شتەکان ئەبینن پیان وایە کە بۆچی لە دەقێکی قورئانیە یا لە دەقێکی سنەتە وشەی تەسەووف نەهاتووە. ئێمە لە بەرنامەی پێشووشا باسی ئەومان کرد تەسەووف چۆنی لە دەقێکە ناوی بێت کە هەموو دەقەکان تەسەووفی تایە جێی بۆتەوە کە ئینسان سەیری ئەم دینە ئەکا هەموو هەڵس و کەوتێشی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابە بەڕێزەکان ئەسڵەن پێغەمبەرەکانی پێشوو عەلەیهیمو سەلام هەر هەمووی ممارەسەی کاری تەسەووفە بۆ نزیکبوونەوە لە خوای خۆیان و ڕازیبوونی خوای تەعالا. تەسەووف ئەو ڕێگەیەیە کە ئینسان ئەیبڕێ وردە تا ئەگاتە ئافاق و ئەگاتە بەردەم قاپی ڕەحمەتی خوای تەعالا تا ڕەحمەتی خوای بەسەرا ببارێت. لەبەرەوە ناتوانین بڵێن دەقێک باسی تەسەووفی بۆ نەکردووە. هەموو دەقەکان باسی تەسەووفەکەن. تەسەووف محەبەتی خوایە، عشقی ئیلاهیە،
تصوف رازبون بأمر بنهي خوي تعالى يحبونهم ويحبونه. تو تماشاك بزانا كاتيك يشيك لزماني بيغمبر صلى الله عليه وسلم جناحي كبيرة أنجامها كأويش خمر أخواته كخمر أخوات نوبة جناحي كبيرة إلى شريعتي إيميا كاتيك صحابة كان قصي بيضلن لعنتي ليه كان بيغمبر صلى الله عليه وسلم بريان بيجري بيشان بيجري فرمي إنه يحب الله ورسوله قصي بيملن أو خدا بيغمبري خوي خوزوي كواتا خوش بسني خوا بيغمبري خدا أصلي تصوف أمه وكوتمان بشكل الدنيا روكرنا خوي تعالى لبروا تو أميري أو كسانيك الركجبين أو كسانيك كم أزان لتعمق الدنيا لمسائل كان من منيك بين الروبر شاي خود كسر لسر درياك بي علي أو درياين بوصف كتشونا أو سطحي درياك أبيني علي أو بلموانا أوش بلما أو قازة أو مراوية أو تيركاني نورسن بسر أو بحريان أو الرنيشينة أو بحر بشينة بيني چونکە لە سەرەوە سەیریکەی و لە ظاهیرا سەیریکەی بەحرشینە بەڵام لە مەلەوانێکی غەواز بپرسە کە شارەزای ژێری دەریاکەیە کە تەعەمقی کردو لە دەریاکەیە ئەو قسانت پێ ناڵێ ئەڵێ دەریا ئەم ماسیانەی تایە دەریا ئاوەکەی بەشی سەرەوەی سارد گەرمە دوایی سارد دەبێت دوایی تاریکیە ئەو باسی گەوهەرەکانە بۆوەکە تەماشا کە بەحری عیرفان و عیلم بە پێچەوانەی هەموو بەحرەکانی کەوەیە بەحرەکانی تر لە قەراغا سالمی کە چووتە قوڵایە و ئەخنچی بەڵام بەحری دین و عیلم و عیرفان لە قەراغا تیاچی کە چووتە قوڵایەوە اینجا تۆ ئەگەیتە سەلامەتی و شیرازی یاران ڕێ عێشق منزل ندارد این بەحری مەوە ساحل ندارد بەڵێ لەبەر ئەوە بەڕاستی ئەوە قسەیەشی باتیلە کە بڵێن وشەی تەسەوف بۆچی لە دەقەکانە نییە جاخۆ یا بڵێن خانەقا بۆ لە دەقەکانە نییە تەشیە بۆ لە دەقەکانە نییە ئەمانە بیدعان نەخێوانیە ئەمانە خانەقا یعنی مزگەوت سەریکە خۆ حوجرەشمان نییە ئێمە خۆ جامیعەشمان نییە وشەی جامیعە خۆ هەموو ئەو مەراکیزانی کە ئەڵێن مرکزی سەقافی فلان و فلان ناوەندی خوێندنی قورئان کو ئەوانە لە دەقا هەیە کو ئەوانە لە ئیسلاما هەیە ئەوانە ئوموری ئینسانن کە دروستیان ئەکا بۆ هەدەفەکە کە عیبادەتی خوای تەعالا و وەرگرتنی عیلمە ئەسڵەن خانەقا شتێکمان نییە ناوی خانەقا بێ ئینسانەکان بۆ ناسینەوەی مەڵبەندەکانی عیبادەتی طریقەی نەقشبەندی ئەڵێن خانەقا بۆ ناسینەوەی طریقەی مبارەکی قادری ئەڵێن تەچیە ئەجا تەچیە ژوورێکە لە مزگەوتە چۆن میحراب هەیە ئەوە میحرابەکەیە ئەوەش تەچیەکەیە لە تەنیشتەوە قەت بە تەنیا خانەقا نییە خانەقا مزگەوتە شوێنی عیبادەتە ئێمە مەسجدمان هەیە بەڵام وەکو چۆن ئەڵێن ئەوە میحرابەکەیە ئەوە ژووری فەقێیە ئەوە حوجرەی مامۆستایە کە ئەمانە هەمووی تازە بابەتن ئەم ناوانە شوێنێکیش هەیە کە بۆ ئەوەی عیبادەت لە خەڵک تێگنەی کاتێکە نوێژەکەن هەندێک لە ئەهلی تەسەوف هاتوونەتە ئەو ژوورەوە کە لە پاڵ مزگەوتەکەیە چاوی خۆیان نوقانە و هەتا بەیانی وتوانە سبحان الله الحمد لله لا إله إلا الله و ذیکرەکانیان کردووە لەبەر ئەوە ئەم بابەتە کە ئەڵێن داهێنراوە نەخێر داهێنراوی ئیشی بەشەریە بۆ جیاکردنەوە و ناسینەوەی شتەکانی بەردەمی خۆی نەک ئەوەی کە داهێنان بێ وەکوەوەی کە ئەفەرمێ ڕەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەرچی ئێمەی لەسەر نەبی و نەدینی ئێمەنایە مەردوودە و ئەوە مەبەستی دەقی دینە مەبەست لێی عیبادەتە مەبەست لێی ئەحکام و عەقائیدە ئەی من حەزەکەم لەما ئەوە باسکەی مامۆستا بۆچی مەسەلەن قسانێک هەیە کە مرید و شێخ یان بە شێوەیەک لە ئەم بابەتی طریقەت و تەسەوفەکە باسەکرێ ئەڵێن مخالفی دەقەکانی قورئان و سنەتە یعنی لە ئەوەی کە ئەیکەن لەو کاری کە ئەیکەن مەسەلەن ئەنجامی ئەدەن لە سلوشی مەسەلەن تەعەبودیانە بەڵێ هەموو کەس با بزانێ بەبێ شاردنەوە بۆ پەڕی ئاشکرایی کە ئەمە قسەی مرشیدینی حەقی طریقەتەکانە تەواو طریقە هەر نەقشبەندی نیە لەگەڵ قادری ئەو دۆرە لە وڵاتی ئەمە زیاتر هەموو طریقەکان زۆرن ئەڵێن ناڵێن طریقەکان ژمارەیان بەقەدەر بتعدادی ئادەمها ڕاهی چەند ئینسان هەیە ئەوەنە طریقە هەبووە بەڵێ ڕاست بەڵێ لە هەموو شەریعەتەکانی پێشووە طریقەی خوددایە هی عەبد نییە هەتا بە عەبد ناشرین ببێ ئەمما تۆ بیتە سەر ئەوەی کە شێخە بەتاڵەیەک لە شوێنێک پێیا بۆ ئیدعایەک دەکا یا کەسێک بە ناوی دەروێشی و موریدیەوە ئیدعایەک دەکا ئەوی ئیدعایە بۆ خۆیەتی
ناچێتە سەر طریقەت و طریقەت ناگرێتەوە مهما کان زەمن بەسەریا بڕوات طریقەت خۆی هەڵیایەتەوە ئەوانە بۆچی چونکە طریقەت وەکو ئەوی کە ئێستا دیسانەوە ئەیڵێمەوە هەموو کەس با بزانێت لەگەڵ کتاب و سنەیە نەبێت ئەوە نەتەسەوفە لە طریقەتە ئەوە شتی داهێنرا و زیادەی نەفسە کە چووەتە سەری ئەبێ تەسەوف مطابقی کتاب و سنە بێ بەڵکو خزمەتکاری شەریعەتە بۆ ئەوەی کە وەکو لە حەڵقەی پێشوە باسمان کرد ئینسان بگەێنێتە دەرەجەی عبووەتی تەواو عبودیەتی تەواو کەواتە ئێمە لێرە پشت ئەبەستین بە قسەیەکی ئیمامی مالک کە لەباری تەسەوفەوە دەفەرمێ دقەکە عەرەبیەکەی ئەوەیە فەرمێ من تشرع من تصوف هەر کەسێ خۆی کرد بە ئیدعای تەسەوفی کرد وتی من سۆفیم ولم يتشرع ئەگەر بە شەرع نەڕۆی بەڕێوە فقط تزندق ئەوە زەندیقە عیلاقەی بە ئیسلام نییە دوایە فەرمێ ومن تشرع ولم يتصوف هەر کەسێ بە شەرع ڕۆی بەڕێوە بە ظاهر طبعا و ئەم ئەحواڵ و ئەم حاڵەتە تەسەوفی و ئەم مەدرسە ڕەبانیەی لا نەبوو ئاگای لێ نەبوو فقط تەفەسق تووشی فیسق ئەبێ تووشی ڕیا سەریکە ئینسانی وایە چوە بۆ حەج باشە لێرەوە چوە بۆ حەج لەوێ خۆی بایەوتێتی من حاجیم خەڵکی تر حاجی نییە لێرە شتێکی بچووکی جوان هەیە بە نمونە بیهێنمەوە ئەڵێ باوکێ کوڕەکەی هەستان لەخەوشەوێ فەرمی ڕۆڵە هەستە باشە و نوێژ بکەین ئەم شەو بۆ بخەوین ئەم شەومان با ئەودام بکەینەوە بە عیبادەت فەرمی کە شەو نوێژیان کردو ئەوانە و کاتی خەوتن ئەو کاتە عادەت بوو لە سەربان خەوتون تی بابە پێشەوەی خێوانی بکەێتەوە تی بەڵێ تی ئەو خەڵکەشکە وای ئەبین لەسەر سەربان هەمووی خەوتون ئاگیان نەخۆیان نیە وەکو ئێمە هەستانایە شەو نوێژیان کردا و عیبادەتیان کرای باشتر نەبوو باوکە فەرمی ئەی کوڕم تۆ هەڵنەسیتایە ئەم شەو عیبادەتت نەکردایە ئەم غیبەتە و نەکردایە باشتر نەبوو کەواتە ئەم تەفەسقەی ئیمامی مالک ئەوەیە کە ئینسان ئەگەر بەدڵ عیبادەت نەکا ئەگەر بۆ خوای نەکا با بە ظاهر شەریعەتەکەشی تەطبیق کرد بێ تووشی ڕیا ئەبێ تووشی ڕەفزبوونی ئەم عیبادەتە بێ لایەن خوای تەعالی لە قیامەتە بۆیە لە سێمە ئەفەرمێ ومن تشرع هەر کەسێک بە شەرع ڕۆی بڕێوە شەرع ڕەو بوو ثم تصوف ئەمجا پەنای بردەبەر ئەم ڕێبازە ڕەبانیە بۆ گەیشتن بە ڕەحمەتی خودا فقط تحقق ئەو تحقیقی کردو ئەو ئەگاتە تحقیق ئەمما بەنسبەتی ئەوەی کە شێخە بەتاڵێک لە شوێنێک یا موریدێک جاخۆما موسابیلان بینەدانی بەڕێزیش هەموو کەس ئەزانێ ئەوەی تۆزێ شارەزایی لە دین هەبێت ئەزانێ کە نەکو شێخی تەزویر و موریدی تەزویر ئەسڵەن کەسانێک هەبوون ئیدعای خوایەتیان کردووە فرعون ئەیوت ئەنا ڕەبکم الأعلى نمرود ئەیوت ئەنا ئوحیی وئومیت مسەیلەمەی کەذاب مسەیلەمە ئەڵێ لە مسەیلەمە پێغەمبەری خواوە بۆ محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوددا نمیش پێغەمبەر و کوتو کاتێک کە پێغەمبەر جابێتەوە من محەممەد رسول الله إلى مسەیلەمە الكذاب باش کەواتە کەسێک کە بێ ئیدعای خوایەتی بکە بە ساختە ئیدعای پێغەمبەرایەتی بکە وەکو دەجاریش لە آخر زمانەیەتەوە ئیدعای خوایەتیەکە بۆچی ڕوونەیە کەسێ ئیدعاتی شێخایەتی بکە ئیدعای سۆڤێتی بکە یا ئیدعای طریقەت بکە بە کورتی و بە پوختی تەسەوف یعنی پاکبوونەوە لە هەموو جۆرە گوناهێک پشتبەستن بە دەقەکانی کتاب و سنە ئەوجا خۆ پاکردنەوە لە هەموو ڕەزائیلێکی شەیتانی بەرەو فەزائیلی ئیمانداری اینجا وەرە سەر قوربانگیان حتا سیبەوەی وەرە سەر نەحویەکانی تر ئەسبەهانی هەمووی ئەمە تەلەبەی فوضیلی کوڕی عیاض و تەلەبەی گەورە سۆفیەکان بوون کە پێگەیشتون حتا ئیمامی شافعی سەرمەسەوی ئێمەی خەڵکی زۆری ئێمە کە سەر بە مەسەوی ئیمامی شافعین ئیمامی شافعی جاری وا هەیە لە حیاتی ئەفەرمێ هەندێک جار کۆمەڵێ دەقی لێ ئاڵۆز بووە چۆتە سەر قبری ئیمامی ئەبوو حەنیفە چاوی نوقانووە و یادی خوای کردووە لە پاڵ قبری ئیمامی ئەبوو حەنیفەیە دەقەکانی هاتۆتەوە بیر پەنای بردووە بۆ یادی خوددا لە شوێنێکی مبارەکە کە ئەو شوێنە مبارەکە لە بەرخاتری ئەوەی کە حەزرەتی ئیمامی ئەبوو حەنیفی تیانێژراوە لەبەرەوە هەتایەتە ئەم دواییە بە مفەسیرین و بە متەکلمین و بە نەحویەکان و بە هەمویانەوە خەریجی مەدرسەی تەسەوفن کە وەختە ئێتە سەر وڵاتی ئێمەش ئێتە سەر موجتەمەعی کوردەواری ئێمە هەموو کەسێکی ئەم وڵاتە قەرزاری ئەهلی تەسەوفە چکە مامۆستایانی ئێمە مامۆستای وامان هەبووە عالەمی ئیسلامی هاتون پرسیاریان لێ کردووە مامۆستا مەلا باقری بالکمان هەیە کە لە سعودیەوە
لە مەکە و مەدینەوە لە میسرەوە کە کێشەیەشیان هەبووە نەگەیشتونەتە ئەنجام نردویانە بۆ مامۆستا مەلا باقر تۆ بۆمان هەلکە وەکو حەکەمی فقهی کەسانی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس کەسانی وەکو مامۆستای مدەڕیسی گەڵاڵە کە مامۆستای مدەڕیسە فەرمی 70 ساڵ پێش خۆی و 70 ساڵ دوای خۆی عالمی وا نابێتەوە ئەمانە هەمووی خەریجی ئەم مەدرسەین مامۆستا مەلا سیاناو مامۆستای نۆتچە عالمی پێنجوێنی عەلامەی پێنجوێنی عەلامەی نۆتچی اینجا مامۆستا مەلا بەقاری گەورە مامۆستا عەبدوڕەحمان هەروە بێتەوە مامۆستا مەلا نەزیری گەورە ئەسڵەن بێتە سەر مەولەوی پێدە سەر سەقافە و فەرهەنگی کورد هەمووی لە خانەقا و تەشەکانەوەیە کاتێ بە مەولەویان وتیان تۆ ئەم عیلمە و لەکوێوە وەرگرتووە خۆ کەسێک نییە لە تۆ عەرەبی زانتر بێ شعرە بەناوبانگەی کە فەرمووی قطب الزمان شيخنا عثمان فاض على جنابه الرضوان بأنه رأى النبي الأكرم صلى عليه ربنا وسلم كاتب برهميشي وكو فضيلة كهمو علماء استاي عالمي إسلامي بوي كزور ادعاءك تواوي علماء كان بواني سعودية شو بواني مصر وبواني شامي شوبين أقل ما مصارك مدرس نبوايا كاستناقش عليكي أو عقيدة جواني كلبيا جاقي كدوتا وبوهم الشعر فلسفية كواتا إما هموما يا أو ما مصانيك درسيان بيوتوين كجنيان مارا كردوا كبدم خلقوا بون كصلحي خلشيان كردوا يا خويان يا ما مصاكان خريجي مدرسة تصوفة كالكولساني خومانا بتايبتي طريقي قادري طريقي نقشبندي كأنبركة حەزرەتی مەولانا لە مامۆستا گەورەکەیەوە شاهی جیهانی پێرن لە عیلما چونکە زۆر عالم بووە شێخی دەهلەوی لەوەوە طریقەکەی وەرگرتووە ئەم ڕێبازە جوانی وەرگرتووە و هێناوێتی و لە ئەنجامی 200 زیاتر لە 200 عالمی زۆر گەورەوە کە ئاخر مجتهد ئێمە مجتهد طبعا بە دەرەجەکانی اجتهاد في المسائل اجتهاد في المذاهب اجتهادي مطلق مجتهد في المسائل آخر دانك إما الأمة إسلامية شانزي بيوكين ابن عابدين دمشقية كحنا في مذهب تلبي مولانا شون لعلمي باطنا شوار صد خليفة لي بجماوة لعلمي ظاهري أوهم علماء كساني يكون الشيخ عبد القادر جزائري ليو هاتون بخزبتي مولانا ليو بلى هاتون بخزبتي مو عالم إسلامي لدوري أمزات كوبوتوا أو بوك دواي خوي تعالى ميلي وابوك أمهمو خليفة بو دواي بركتك همي كوبو هادبو تويلي مبارك كخويا فرمي هرشي ما انهبو عثمان بردي دواي أو مرشد كاني كاتا آخر مرشد طريقي لقشبندي كحزتي الشيخ محمد عثمان سراج الديني دوما قدس الله روحه كمزاري مبارشي لأسطنبول ودواي أويش يموكو طريقي نقشبندي بازكين قطع بو لدواي أو مرشد ما إنما إسا حاليا بمرشدة وكل وسطك شاكوية فرمي لدواي من مرشدنية إيتر بس وكو يادقاريشي جواني نسلي أو ذاته جنابي مرشد زادمان دكتور الشيخ مادح نقشبندي كيسا لحالي حياتي خوي تعالى بباريزه وكو سرپرشتياري خانقاكان و اموراتك اهلي تصوف بچن ولاي برسالك شتيك به دنا وكو مرشدي نما طريقي نقشبندي وابزانم شعرك بو بابه الترتيب فرموها مسلته بلى او لخوش او بخويني تو بكينا وكو والله دعاوته فرمايشتي جنابه بله وكو وفايك بو مرشدي كاملي مكمل حزتي الشيخ محمد عثمان سراج الدين دوام قدس الله روحه كدوستو آشناونا حسر هموي كيادي أكري هريكو ياشتيشي بيستوا لكسيشي صادقه ويا خوي بچاي خوي بينيوتي أمزاتت خزمتيشي كر بمدرسو بعلوم ديني بمسلمانان خزمتيشي كرت لبر أوا من وكو تاقيادقاري كماوا جنابي دكتور شيخ مادحي نقشبندي شعر للري أوا بو نسلي باشي أو ذاته أكم دياري روحي مبارشي حرزتي مرشدمان هربة شهري پر لنورد ظاهرة تو نسلكي أو شهي قطبيك أمت برز پر عرفان بي
نائبی سەروەر کە بۆ ئەم عەسرە شای عوسمانە هەر ئاوەدان بێ ئەو مەکانەی بۆتە ڕەمز و تەخت و جێی تۆش وەکو ئەم عالەمە داکە سەفایی ئەشکی عیشق تا بسەلمێ ویتە پەروانەی چرەی ئیحسانی ڕێ. زۆر خۆشحاڵ بووم کە ئەمشەو لە خزمەتی جەنابتا بووم. هەرچەند بابەتەکە ئەوەندە ئاو کێشە نەمانتوانی تەرانەت و کۆڵێ لە دوو ئەڵلقەی بەڵێ وەکو مەحوی دەفەرمێ تاقە قەترێکی فتوحات و نمێکە مەسنەوی بە دڵنیاییەوە ئینشاڵا لە دەرفەتیشی ترا حتمەن بە خزمەتانەگەینەوە بۆ ئەوەی کە درێژە بڵ بابەتە قوڵ و معریفەیە بین ئینشاڵا. زۆر سپاس بۆ جەنابتان خوای تەعالا ڕزای خێرتانباتەوە خوای گەورە ئەم میلەت و ئەم نیشتیمانە جوانە سەرفراز و بێوەی کە لە هەموو خراپەکاریەک هەموو لایەک بەخوای تەعالا سپێنین خوای تەعالا دزابەتەوە. بەڵێ ئێمە شەڵین خودایە یارمەتیمان بدە لە قۆناغەکانی گەشتی ڕۆحیە سەرکەوتوو بین. هێزمان پێ ببەخشە بۆ تێپەڕاندنی سەختیەکانی ڕێگا ڕێنیشان دەرمان بە بۆ گەیشتن بە مەبەست ئامین یا ڕەب العالەمین. خۆشەویستان لە ڕێگایەکدا کە مەحوی پێی دەڵێ بەحری پڕتەشویری عیشق هەر هەنگاوێک دەبێتە دەرسێک و هەر دەرسێک دەبێتە مەقامێک هەر مەقامێک دەبێتە کلیلێک بۆ دەرگای مەقامی داهاتوو وەک چۆن مەحویە فەرمێ تاقە قەترێکی فتوحاتە نمێکە مەسنەوی هەر قۆناغێک لە قۆناغەکانی گەشتی عیرفانی و تەسەوف دڵۆپێکە لە دەریای بێبنی معریفەت تنۆکێکە لە باڵای حکمت. ڕێبواری ڕاستەقینە ئەوەیە کە تا کۆتایی بەردەوام بێ چونکە چوونە بەربادی فەنایە دەرکەوی یا سەرکەوی. بەڵە بینەرانی ئازیز و خۆشەویست لێرەدا و بەم جۆرە هاتینە کۆتایی ڕازی ئەمجارەی ڕازی دڵان تا بە گەیشتنەوەیشی تر هەموو لایە بەخوای بەرز و بێهاوتە ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتاندا.